کارەکەم سەوری سڵی کە هەم قورسە کارەکەی سەنگینە وەڵام ئەو کارە ئێمە دەیکەین وەڵای زۆر سەختە زۆر ناخۆشە دەست بریندار دەبێ ئاسن لەوە گیانی دەکەوێت لە لاقت دەدرێ کارەکەمان بڕێ قورسە سەختە و ئاسنە گەورانە هەڵدێنین بە تراکتۆر و بە جەرە سەقیل و بەدەست و بە هەموو بە کاریگەرباری دەکەین. ئەوە ماوەی چەند ساڵە کە مەشغوڵ بە و کاری ئاسنە خۆڕازە و پرێسکاری و شتم دەخوا بە زیاد بێخراب نییە. لێرە چەند 5 ساڵەوە لێرە کارە دەکەم کاری زایعاتی بارکردن بارگیری دەکەنە من لێرە من لە خوارە تێی دەکەم کاگنەوە بەختی ڕەفیقشم لەسەر دەیسنێ ئەم مەسئولیەتمەوەیە مەسەن لەو کەوچکەی کەمیان مەسەلەن بەدەستی تێی دەکەین تەنەکە مەسەلەن ئەو شتانە دەبێت لێ جوداکەینەوە نەچێ چونکی بۆوان هەموو دەوێتە زەرە لەوێ یا بارەکەی وەفر لێ دەنیا مەسەلەن بارەکەی سیفر دەکەنەوە کاگەجان چەند ساڵە لێرە کارەکەمەوە ئەم ساڵ 4 ساڵە و کاسپیەکەمەوەی بۆ تراکتۆرە کاسپیەکەم و ماڵم ناڵ بۆ بەخێوەکەم و هەر وەک دەبیننەوە بەشە لە کارەکانی ئەمەیە لە ڕۆژێدا ئەوە بەو وانێت و سایپاشتە بارمان بۆ دێ و ئێمەش بەو دەستگایە پرێسی دەکەین و تەحویلی کارخانەیە دەین. بەیانیان دێمەێرانان چەند ساڵێکە لای ئەو کوڕانەیەم دێمەی داوە خەریکە و تەنەکە کۆنەیە پرێسێکم بۆیان ئەچێتەوە بۆ کارخانە لانەوە چەند ساڵێکە لێ بەزیاوی تاوە زمناڵی خۆما دێنم بۆ بەڕێوە ئەلان ئەو تەنەکە ڕەشەیتەوەی نیەکەی لەو تەنەکە سپێتیەکەی باغەڵێگری بۆ کارخانە جێهینی پێنەکە ئەبێ جاسازی کرێ ئەلان ژێنەی لەم سپیانەمە عینەکەین وەکێنەوە نێو لەگەڵ ئەو ڕەشە قاتیەکەی ئێمە جای عادی سەبۆک ێرین بەدەنێرین دوایەوە سەنگین ێرین کاکە ئێمە لە دیواندەرەوە بارێنین وای محەممەدزادە 12 ساڵ ئێمە دوکانمان هەیە لێتر بەسەر ئەو پرێسانەی سەقز و ئەملاولا هەر ێرین بۆمان چون پیاوی چاکن و حەساب شتیان خۆشە و ئەوە 10 ساڵە لەو کارگایە فقط کاری من ئەو زایعات بارکردنێ بۆوانە ئەو کارگایە زایعاتیان بۆ بار دەکەم ئەمن 4-5 منداڵشم هەیە بۆ کارگایە بەڕێ دەچم ماڵیان ئاوادان بێ ئەو زایعاتیان بۆ بار دەکەم هەموو ڕۆژی وایە 2 ماشین بار دەکەم ڕۆژی وایە ماشینێکیان بۆ بار دەکەم ئەلان ئەوە جاوە مەسەن کابینێت و بۆشکە و مەسەنە لەگەڵ ئەو هەڵە بەسپیا ئەبێ بەیەکەوە بێ بەیەکەوە بێتت سەرەکەی داپۆشی و بەیەک ئەو سپێ بە دەرەوە نەبێ بەجای ئەو هەڵەبانە مەسەنە بەدەنێ ماشێن تانکێر بۆشکە نەوت ئەوە نابێ زلاگانە پرێسکرێ چێتەوە بۆ کارخانە دوای ئەوە مەسەنە نێو تەنە ئەو هەڵە بە سپێگە خاوێن بێ ئەوەشە بەجیا پرێسیەکەین مەسەنەگە پیش بێ ئەوە جاسازیەکەین ئەیخێنە ناو لەگەڵ ئەو هەڵە بەڕەشە جاسازیەکەین زۆر سەختە کارەکەمان دەختا بە زیاد ماڵ منداڵمان بەڕە دەبێن لێرەکانێنە چەند ساڵاوە لێرەکانە و کارەی دەکەین شکر بێ مقدەر بووین و هیچمان مەسەن بریندارێکی وان نەبووین ئەنا بەحاو بریندار دێ مەسەن ئاسن دەستی دەدرێت دەستت هەڵ دەچێ دەستت دەبڕێ کارەکەی بڕێک سەختە وەلی لە خوددا بە زیاد بێ ماڵ منداڵمان بەڕەوە دەبێن لێرەکانە کارەکەی سەنگین ئەلان ئەبێ زۆر موازبی لەو دەستگایە مەسەلەن شیلان کە سوزانم شتێکاگە پسەیترەوە ئەوە کابرا خۆی تووشی زەرەرێ ئەبێ زۆر لێرە موازب بێ لە کوردستانی خۆمان
هیچ نەزۆبیاهەنێکی لێ و نشتێکی وای لێ و ئەڵبەتە من 4-5 ساڵ لەوە پێش چوومە ئۆستانیش لەوێ پەروانەشم وەرگر بۆ زۆبیاهەن بۆ کوردستانەکەی خۆمان بۆ بۆکانەکەی خۆمان وڵای هیچ نەتیجەی نەگرت سەری نەگرت لێشی وایە خۆشتر بوو بۆ ئێمەش باشتر بوو کرێمان کەمتر لێدا و لە شارەکەی خۆمان بوو ئەو کەسب و کارەی کە دەکەین و ئەو هەموو زەحمەت و چۆرەوەری کە دەیکێشین بۆ کوردستانەکەی خۆمان دەبوو بۆ شارەکەی خۆمان دەبوو بۆ خەڵکەکەی خۆمان دەبوو خەڵکەکەشمان بێکار نەدەبوو خەڵکەکەمان ئاوارە نەدەبوو